ناوم ڕەشی قادرە ناسراوم بە عومەری مینای پاسیلچی من ئەو باریکانە بنێ مەلەر حەوەزاریم هەیە ئەوە بە حەوەزارە حەوەزارە و سوورانە بنی بە عارەمانم نەماوە ئەو هەوایان بەرێ بامە تاواکەم ئەم تاواکەم گیان ئەوە بچۆ بۆ خوارۆ لای ڕەحمان هەیە تایە و چوپی هەیە بە 20,000 ئێستا لەبەر چای خۆخۆی ئاگاداری یان ماتۆڕە یا عارەبانەیە یان تاک تاک پاسکی لە ئەیهێنە چاکەکەین بەدەبەی قەناعەتمان پێی هەیە ئیدارەمان پێی کردووە ئەتە جاریوا 4 مانگ 3 مانگ ئێمە ئیشمان نییە هەیە ئیشەکە 7,000 10,000 15,000 موهیمەی خەڵکی شارەکەی نێمە قەناعەتمان پێی هەیە گوێناینە پارە زۆر خەڵکی شارەکە هەر خۆی وا بووە ئەو ئایلەکەشم هەر خەڵکی کارێسکانە خەزور و خەزوشم هەر کارێسکانی بوون لە ئەفڵا بە شەر دەدەوێت بە شەرتی 5 ساڵە دەبێ مەزبوطە زۆر 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 مەزبوطە دوای جێشن وەرەوە لە ئەسڵا خۆم لە ئەسڵا سابووکەرانیم سابووکەرانیم موالیدی 46م 57 شاگردی عەلی زورەی پاسیلچی بووم ئەو وەختە تعمیرات و شتە و بەس پاسیلی کرێ هەبوو دوایی 61 بەرامبەری حەمای مفتی دوکانێکم دانا لەگەڵ ئەو عەبدولا شەریک بووینەتر دوایی جیا بووینەوەتر عوسمانی برام هاتە کانێسکان منیش دوای لەگەڵ عەبدولا جیا بووم هات بە کانێسکاتر لەگەڵ عوسمانی برامان بووین بە شەریک ئەتە عوسمانی برام جیا بوو خەریکی ماتۆڕ بوو منیش خەریکی پاسیل و عارەبانە و ئەمانە بوو مەتەن ئەوانم چاکرد لە حیم و مەحیم و عارەبانە و هەر خەریکی ئەو وردە ئیشانە بووم برا ئەو وەختە ڕۆژی وا بۆ بڵێم 200 کەس هات بۆ پاسیلی کرێمان هەبوو وەختە عارەبانە و مارەبانە نەبوو کام تاک عارەبانە هەبوو ئەتە ڕۆژی وا 50 کەس 60 کەس تا شەیوا بۆ تا 12 ئینگلیزی تا 1 دوکانم هەبووە ئەوەتر ئێستا و کەسایەتەکانی زمانی زوو پێش ئەم وەزعە هەشتاکان هەفتاکان حتا نەوەکان هەمویان وەکو مەتحەدی کەوابچی وەسا بورهانی خەیات و ئەمانە هەمویان عیسانی چاک و ڕێک و پێک بوون و ئێستا بەس بورهانی تەنیشتم ماوە ئەتر کەسی تیان نەماوە کانێسکانی کەسی تیان نەماوە هەمووی بۆ بە دوکان و بازار کۆڵان و ئەملا و ئەولا هەمووی بۆ بە جادە و هەموو بووە بە گەراژی سیارات ئەو کەسات ئێستا کەساتی تیان نەماوە تاک ماڵی تیان من لایەن ناسەوە هەمووی خەڵکی دەرەوەن ئیلا خەڵکی سلێمانی لە کانێسکانە نەماوە ئیلا ماڵی عوسمان و حەمەی فەلێ و جەمالە سوور و ئەمانە ماون لە کانێسکانش لەو شوقانان ئینا کەسی تیان نەماوە براکەم خەڵکی دەرەوەی تیان نەبوو لە سای هێگی خەڵکی دەرەوە بوو هەمووی خەڵکی شارەکە بووە هەمووش ئەشیان ناسین ئەتراتن پاسیلم بۆ چاکردن پاسیلمانەیە بکرێ ماتۆڕمان بۆ چاکردن ماتۆڕمانەیە بکرێ ئەتە ئەژیان مهمە و بژین وەکو عسەی قالەمنەوەر و خوا عەفوی کاو وەکو ئوفەی خانم و وەکو کەریم جانزێڕ و وەکو سەلامی بەلا سابیر و وەکو عەبەلال و ئەمانە هەمووی پێشمەرگە بوون هەمووی لە دەرەوە بوونەوانە برا ڕاستە هەمووی کوڕی چاک لە ناو شارەکە هەر خەڵکی سلێمانی بوو لە دەرەوە بوو لە ساڵ 85 خەڵکی سلێمانی بوو هەمووی پێشمەرگە بوو خۆشم خۆم 64 حتا 70 لە دەرەوە بووم لەگەڵ حسێنی برایان دۆرە شابوو خوا عەفوی کا برازاکەی ئاڵزاوەمە دلێر وایە ئێستا نەماوە عەمری خوای کردووە ئەمجار لەگەڵ ئیسماعیل قامیشی ڕەحمەتییا بووم ئەمجار لەگەڵ فەتاغا بووم لە مەنتیقەی حاجی مامان و بەرزنجە و ئەمانە بووین لەو مەنتیقانە بووین حتا هەفتاکان من لە دەرەوە پێشمەرگە بووم زمانی زوو خۆشتر بوو ماڵی زیاتر تیا بوو ئەم دوکانی ئارد و ماردانە نەبوو دار و بەردیان وێران کردووە وەس پیسیان کردو مەنتیقە پیس بووە ئەم ئارد و ماردانە حەقی شوێنی تایبەتی خۆیەتی ئەمانە حەقی شوێنی تایبەتی خۆیەتی ئەمانە جوملە فرۆشن
حقی بچینە کۆڵانەکانە و کۆڵانانیت ئۆزێک گەورەیە.